هاوڕێ ئازیزەکانم وەکو پێشتریش بەڵێنم پێتاندا بوو توانیمان ئەم کەناڵە بگەێنین بە 11,000 سبسکرایب و $50 خستە تیر و پشکە و ناوی براوەکەشمان ڕاگەیان. ئێستا بۆ زاری دووەم خەڵات دەکەینە تیر و پشکەوە. ئەگەر توانیمان ئەم کەناڵە بگەێنین بە 25,000 سبسکرایب ئەوە $60 دەکەینە تیر و پشکەوە بۆ ئەو کەسانی سبسکرایبیان کردووە. و ئەو کەسێک کە دەبێتە براوە دەتوانێت داوای هەر کارتێک بکا کە خۆی ئارەزووی لێیەتی. لینکی کەناڵەکە لە دیسکریپشنە بۆی ئەم هەلە گەورەیە لە دەستی خۆتان مەدەن. ئەگەری هەیە تەنها بە سبسکرایبێک تۆ ببیتە براوەی خەڵاتەکە. سڵاوتان لێبێ هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لە ژیانی ئاسایی ڕوخساری ئاسایی هەیە بۆ مرۆڤ، بەڵام هەندێک مرۆڤ هەن کە خاوەنی تایبەتمەندیەکەن ویان لێ دەکات جیاواز دەرکەون لە مرۆڤە ئاساییەکانی تر کە هەندێکیان بە جۆرێک سەیرن، لەوانەیە تا درێژایی تەمەنمان شێوەی ئەو کەسانەمان لێیان نەچێتەوە. بۆیە با پێکەوە سیرترین منداڵەکانی جیهان بناسین و بزانین چی وای لێیان کردووە جیاواز بن لە منداڵەکانی تر. بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشتگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەم ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکە چالاک بکەن. ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. یەزید حوسەین لەگەڵ ئەوەی یەزید بە ڕوخسارێکی دەگمەن لەدایک بووە، بەڵام لە ڕاستیدا خۆی حەزی پێ نییە کە ڕوخساری بەم شێوازەیە کە لەدایک بووە لەگەڵ نەخۆشیەک کە پێی دەوترێ زوو پیربوون کە وای لێ دەکا بە تەمەنتر دەربکەوێت لەو تەمەنی ئێستای. لەگەڵ ئەوەی یەزید هێشتا تەمەنی 8 ساڵە، بەڵام شێوەی جەستەی لە کەسێکی 6 ساڵان دەچێت و چەندین نەخۆشی لەگەڵدایە، وەکو ئازاری ئێسک و زومگە و شۆڕبوونەوەی پێست و بێهێزی لە هەموو جەستەدا کە ئەمەش ناسراوترین نەخۆشیەکانی پیربوونە و لە ڕووی پزیشکیەوە پێشبینی دەکرێت کە یەزید زۆر نەژێت لەبەر ئەوەی ئەگەری توشبوونی بە جڵدی دڵی بەهێز هەیە. شارلۆت کریسیدا بچووکترین منداڵە لە جیهاندا و کاتێ لەدایک بوو کێشی تەنها 500 گرام بوو و درێژێکی 20 سانتیم بوو، ئەمەش بەهۆی توشبوونی بە زوو کورتە باڵا بوون لەگەڵ ئەوەی تەمەنیشی گەورەتر دەبوو و ئێستا 11 ساڵە، بەڵام وەکو بووکەڵەیەکی بچووک دەردەکەوێ و لەگەڵ ئەوەی پزیشکەکان پێشبینی ئەوەیان کرد کە لە 1 ساڵ زیاتر ناتوانێ بژێت، بەڵام توانی سەرکەوتوو بێ و بە هاوکاری دایک و باوکی توانی ژیانێکی ئاسوودە و خۆش بژێ و چێژ ببینێت لە ژیان. تەنانەت ئێستا چەندین قسە دەکات لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکاندا و شارلۆت خاوەنی دڵێکی میهرەبانە کە هەر کەسێک بۆ یەکەم جار بیبینێت یەکسەر خۆشی دەوێت. تایز ئێڤێت تایز لەدایک بووە بە نەخۆشیەکەوە کە پێی دەوترێ گەشەنەکردنی لوت کە نەخۆشیەکە وا لە توشبۆکە دەکا لوتی نەبێت وەکو مرۆڤەکانی تر و لەگەڵ حاڵەتەکەی تایز پزیشکەکان بە ناچاری بڕیاریاندا کە هەموو 2 ساڵ جارێک نەشتەرگەری چاندنەوەی لوتی بۆ بکەن هەتا دەگاتە ئەو کاتەی ڕوخساری دەگاتە حاڵەتی گەشەنەکردن و لەگەڵ نەبوونی جیوبی لوت پزیشکەکان دەترسن کە تووشی لە دەستدانی هەستی بۆنکردن ببێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا تایز ژیانێکی خۆش بەسەر دەبات. جولیانۆ سترۆ منداڵێکی ڕۆمانیە کە تەمەنی 15 ساڵە، بەڵام ناوبانگەکەی لە منداڵیەوە دەستی پێکرد لەبەر ئەوەی خاوەنی جەستەیەکی وەرزشی زۆر ڕێک و جوانە، هەروەکو یاریزانێکی یاری ئاسن وایە. نهێنی ئەم جەستەیەش ئەوەیە کە لە تەمەنی 2 ساڵیەوە دەستی کردووە بە ڕاهێنانکردن و ئێستاش خاوەنی ئەم جەستەیەیە کە زۆرێک لە گەنجەکان هیوای بۆ دەخوازن. ئەلێکساندرا سانگ ئەم کچە تووشی حاڵەتێکی سەیری هۆرمۆنی بووە کە وای لێ دەکات زۆر مناڵتر دەربکەوێ بە چاوتەمەنەکەیەوە لەگەڵ ئەوەی جەستەیەکی پێگەشتووی هەیە،
بەڵام ڕوخساری زۆر منداڵ دەردەکەوێت لە ساوجەستەیەوە. ئەلێکساندرا تەمەنی 14 ساڵە و تووشی زۆرێک لە ڕەخنە و سوکایەتی پێکردن بۆتەوە لەسەر شێوازی ڕوخسار و جەستەی کە گوایە لەگەڵ یەک ناگونجێن و دوورن لە یەکەوە، بەڵام ئەو توانی بەسەر هەموو ڕەخنەکاندا ئازاڵ بێ، ئەوێش بەهۆی تواناکانی خۆی و هاوکاریکردنی لەلایەن هاوڕێکانیەوە و ئێستاش لە ناو سۆشیال میدیا خاوەنی ناوبانگێکی زۆرە و ئەم کسە بەهۆی نەخۆشیەکەوە یاخود گۆڕانکاریەک لە هۆرمۆنەکانی جەستەی تووشی ئەم حاڵەتە بووە. گەر تۆش لەشت ساغە و هیچ حاڵەتێکی لەم شێوانت نییە، ئەوە لە کۆمنت سوپاسی خوددا بکە و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ. ئەگەرەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و هەروەها زنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بە ئاگادارکردنەوە بگا بەدەستان و لە بیرشتان نەچێ. هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە، ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.